داواکەم هەموو مامۆستایانی ئاینی لەسەر بابەتە بێنە سەرخەت لەبەرەوەی مامۆستای ئاینی ئەگەبێت لەسەر عەقیدەکەی لەسەر دینەکەی لەسەر خوا پێغەمبەرەکەی نێتە جواب ئیتر چی شتێک ماوە کەوا تۆ بتەوێت لەسەری قسە بکەی. ئەو کەسێک کەوا جۆم بەخوا بە پێغەمبەری خوادا دەبێت سزا بدرێ. قەناعەتم وایە ئەو کەسانێکەوە سوکاتی بەخوا پێغەمبەری خواکەن کەسانێکی مفلسن هیچیان پێ نییە فکریەن جا بۆیە ئەمە بەڕاستی سوکاتێکە بە هەموو تاکەکانی کۆمەلگا پێویست وایە هەموو تاکێ لە کۆمەلگا بێتە سەرخەتەوە داواکەین دادۆرەکانیش لەسەر ئەم بابەتە بێدەنگ نەبن و بە حەقت ئێمە کاتێک تەماشای کۆمەلگای خۆمان دەکەین و تەماشای ئەسکۆتی ڕۆژانەی کۆمەلگای خۆمان دەکەین کۆمەلگای خۆمان بەگشتی کەسانێکن باوەڕیان بەخوا هەیە باوەڕیان پێغەمبەران هەیە باوەڕیان بە کتێبەکان هەیە واتای موسڵمان و ئیماندارن و هیچ کاتێک ئەم کۆمەلگای ئێمە ئەویان پێقبوڵ نییە کەوا سوکاتی بەخوا و پێغەمبەری خوا بکرێت بە ئیسلام بکرێت بە هەر ئاینێ بکرێت و لە ئیسلامدا ئەگەبێت و یاسای ئیسلام هەبێ ئەو کەسێکەوە جۆم بەخوا بە پێغەمبەری خوادا دەبێت سزا بدرێ و پێشم وایە ئیساش ئەو کەسانێکەوە سوکاتی بە دینی خواکەن و بەخوای گەورە و پێغەمبەرەکەن لە یاسای عێراقیشە سزا هەیە کەوا دەبێت سزا بدرێ بەڵام لەم وڵاتی ئێمە چکە یاسا سەروەر نییە ئەم کەسانە بۆیان چۆتە سەر بەردەوام هەر ماوەی جارێک بە شێوەیەک لە شێوەکان سوکاتی بە مقدساتی ئیسلام و مسلمانان دەکەن جا بۆ ئێمە مامۆستایانی ئاینی ئەومان پێ قبوڵ نییە و پێمان مەرفوزە و داواکەم هەموو مامۆستایانی ئاینی لەسەر بابەتە بێنە سەرخەت لەبەرەوەی مامۆستای ئاینی ئەگەبێت لەسەر عەقیدەکەی لەسەر دینەکەی لەسەر خوا پێغەمبەرەکەی نێتە جواب ئیتر چی شتێک ماوە کەوا تۆ بتەوێت لەسەری قسە بکەی چ شتێک ماوە تۆ بتەوێت بۆی بچی سەنگەرەوە و هەروەها داواکانی لە کۆمەلگا بەگشتی چونکە ئەم بابەتێکی گشتیە سوکاتیکردن بەرامبەر بەخوا والعیاذ بالله سوکاتی بە هەموو تاکێکی کۆمەلگایە حتا ئەو مەسیحیە حتا جوو یەهودیە ئەوانش باوەڕیان بەخوا هەیە و خوای گەورە بەخوای خۆیان دەزان جا بۆیە ئەمە بەڕاستی سوکاتێکە بە هەموو تاکەکانی کۆمەلگا پێویست وایە هەموو تاکێ لە کۆمەلگا بێتە سەرخەتەوە داواکەین دادۆرەکانیش لەسەر ئەم بابەتە بێدەنگ نەبن و بێنە سەرخەت و داواکاری گشتی تۆمارکردن سەر ئەو کەسانێکەوە سوکاتی بەخوا پێغەمبەری خوا بێگومان ئێمە ئەزانین کە لە ڕووی شەرعیەوە ئەو کەسانێکەوە کوفر دەکەن حاکمی شەرع خۆی بڕیار لەسەر ئەو بابەتادا لە کاتێک لە کاتەکان سەردەم لە سەردەمەکان یاساکە وا بووە ئەو بە یاسا تەنزیمەکرێ یاساکە وا بووە هەر کەسێک جۆم بەخوا پێغەمبەری خوا بدا دەبێ بکوژرێ بەڵام جاری وا هەیە سج نەکرێت ئەوەتا سەردەم حکومەکە لەسەر ئەو بابەتە و حاکمی سەردەم لەسەر ئەو بابەتە قساکە بە جۆری زەمەن و سەردەم ئەگۆڕێ بەڵام ئەگە بە تەماشای درێژایی مێژووکەین ئەو حکومە گۆڕانکایی بەسەرا هاتووە بێگومان ئەو کەسانێکەوە من قەناعەتم وایە ئەو کەسانێکەوە سوکاتی بەخوا پێغەمبەری خواکەن کەسانێکی مفلسن هیچیان پێ نییە فکریەن ئایدۆلۆژیەتێکی دامەزراویان نییە بۆ ئەوەی کەوا خەڵک قەناعەت پێ بکەن بە ئایدۆلۆژیای خۆیان بە فکری خۆیان بە زانست و بە عیلم و شادەی خۆیان جا ئەو کەسانە کە ئەزان لە بازاڕە مفلسن پارەیان پێ نییە شتێک بکڕن ئیتر پەلەمار ئەم نوع عەشتانە ئەدەن بۆی کاوا بنە قسەی خەڵک ئەوە تایسە ئێمە باسییان نەکەین ئەمە هیچ پاسایەکی تر نییە بۆ جۆندان بەخوا و پێغەمبەری خوا یان بە هەر پێغەمبەرێک یان بە هەر شتێکی مقدسی خەڵک هیچ پاسایەک نییە ئیلا ئەوە نەبێت کە ئەو کەسە مفلسە بەڵام لە ڕێگای ئەم بابەتانەوە ئەوێ خۆی بکاتە قسەی بازاڕ و قسەی خەڵک